ئەگەتان لێیە لە هەولێر چی ڕوودەدات؟ کورد بە دەستی کورد ڕادەگوزارێت. دیمەنەکان ناخەژن و خەڵکی لەسەر ماڵ و حاڵی خۆیان بە زۆر دەردەکرێن. ژن، منداڵ، گەورە و بچووک بە پێدەڕۆن و گوندەکەیان چۆڵ دەکەن. ئەمە ساڵی 1991 نییە، بەڵکو ساڵی 2025. سەردەمەکەش سەردەمی بەعز نییە، سەردەمی کورد و حکومەتی کوردیە. بەڵام کام حکومەت و کام دەسەڵاتی کوردی. ڕووداوەکەی گوندی لاجان هەر بە قەتڵوعان نەوەستا، ڕاگواستن و ئاوارەبوونیشی تێکەوت. هێزە ئەمیەکانی پارتی دەستیان کردووە بە هەڵکەندنی خەندەق بە چواردەوری گوندی لاجاندا. هەر ئەوەشنا داوایان لە خەڵکەکە کردووە گوندەکە چۆڵ بکەن. خەڵکە داماوەکەش ئاوارە بوون. دیمەنەکان زیاتر لە کۆڕەوی ساڵی 1991 دەچێت، بەڵام لە دوو فۆرمی جیادا. لە کۆڕەوەکە کورد لە ترسی بەحسیەکان ڕایان کردو، خەڵکی گوندی لاجانیش لە ترسی هێزە ئەمیەکانی پارتی. ئەم دیمەنانە مەگەر تەنها لە سەردەمی بەعزدا بنرابێت، ئەو کاتەی ڕژێمی باسی لە ناوچوو بە زۆر خەڵکی گوندەکانی ڕادەگواست. ئێستا کورد بە دەستی کورد ڕادەگوزارێت. دیمەنەکان ئەوەندە ناخەژێنن بە خێرایی سۆشیال میدیایان تەنی و ڕاگواستنی دانیشتوانی گوندی لاجان بووە مانشێتی میدیا عەرەبیەکانیش. تاوانی ئەم خەڵکە تەنها داواکردنی هەلی کارە بۆ گەنجانی گوندەکەیان.